لەسەر ڕێگای سەرەکی سلێمانی شەمجەماڵین بە دیاریکراوی نزیکی بازگەی تاسووزێن ئەوەی کە دەیبینن دیمەنی یەکێک لە کامیراکانی پۆینت تو پۆینتە کە لەسەر شەقامەکە جێگیر کراوە. لە ئێستادا تیمێکی کۆمپانیای جێبەجێکار سەرقاڵی دانانی کامیراکانە. ئێمە ویستمان لە نزیکەوە دیمەنەکان بگوازینەوە کە لە ئێستادا سەرقاڵن، کامیراکان جێگیرەکەن، بەڵام نەیان هێشت و ڕێگریشیان لێکردین و زانیاریان پێ نەدەین لەسەر پرۆژەکە. بۆ ئەمە بەستە ئێمە ویستمان لەگەڵ حەمید ئاسۆ بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی قسە بکەین، بەڵام چەند جارێک پەیوەندیمان پێوە کرد، وەڵامی پەیوەندێکی ئێمە نەدایەوە. دواتر لەگەڵ بەمەن عەبدوڵڵا وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی قسەمان کرد. ئەو باسی لەوەی کرد کە ئەوان ئاگاداری پرۆژەکە نین، لەبەر ئەوەی لە ڕێگەی کۆمپانیایەکی کەرتی تایبەتەوە جێبەجێ دەکرێت، بەڵام وتی ئێمە خەڵک دڵنیا دەکەینەوە کە بە هیچ جۆرێک بێ ئاگاداری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی پرۆژەکە ناکەوێتە کار و هەر کاتێکیش کە پرۆژەکە کەوتە بواری جێبەجێکردنەوە ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بە هاوڵاتیانی ڕادەگەیەنین.